قوتابخانەیەکی دوانزە پۆلیمان کردوتەوە کە لایەن ڕێکخراوی UNHCR دروست کراوە. سوپاس بۆ ئامادەبوونی خات و کێڵی کلێمەنتس جێگری کۆمیسیاری لەتەوە گروپەکان بۆ کاروباری پەنابەران لەگەڵ جەنابی پارێزگار ئەو قوتابخانەیەمان کردوتەوە ئەوە چەندەمین قوتابخانەیە کە لەم سنوورە دەکرێتەوە. هەر لەم هەفتەیەش بڕیار وایە قوتابخانەیەکی دیکەی نۆپۆلی لە سنووری قەزای خەبات بکرێتەوە و قوتابخانەیەکی دیکەی هەژدە پۆلیش ئامادە کراوە بۆکردنەوە لە ناو ژیانستی. بەو شێوازە ژمارەیە قوتابخانانە کە لە ماوەیەم چەند مانگەی ڕابردوو لە قەزای خەبات کراونەتەوە زیاترێکە بێت لە 5 قوتابخانە و بەرنامەیەکیشماندانەوە بۆ نۆژەنکردنەوەی ژمارەیەک لە قوتابخانەکان. ئەم قوتابخانەیە لە چوارچەوەی سیاسەتی تێکەڵکردنی قوتابیانی پەنابەران بووە کە ئەم ساڵ ئێمە لە وەزارەتی پەروەردە لە پۆلەکانی 1 تا پۆلی 4 جێبەجێمان کردووە و سەرکەوتنی تیا بەدەست هاتووە وێڕاوی کە هەندێک کەم و کوڕی و ئالەنگاری هەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی قۆناغێکی سەرکەوتوو بووە. زیاتر لە 46,000 قوتابی پەنابەر لە ناو قوتابخانە حکوومیەکان جێگەی خوێندنیان بۆ کراوەتەوە و ئێستا لە دراسەکردنی هەنگاوی دووەمین. سوپاس بۆ پاڵپشتی UNHCR، سوپاس بۆ پاڵپشتی بەڕێز پارێزگاری هەولێر و قایم قامێتی قەزای خەبات و ناحەی کەوەرگۆز کۆمەوە بە ڕێزانەی کە لایانی معنی بوون لەم پرۆسەیە و دەستان خۆش. مامۆستا لوقمان بەڕێوەری گشتی پەروەردەی هەولێر لێرەیە. تا ئێستا 86 ژووری خوێندن دروست کراوە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و چەندین قوتابخانە نۆژەنگ کراوەتەوە. بەس دروستکردنی ژوورەکان زیاتر لە ملیارێک و 600 ملیۆن دینار بۆ داتای دوێنێ کە نیسبەی ئینجازیان لە 180 ینی بەشێکیان تەواو بووە بەشێکیان لە 120 ماوە. لەگەڵ ئەوەشدا مامۆستا لوقمان 100 قوتابخانە زیاتر تعمیراتی بۆ دەرچوو 105 قوتابخانە تعمیراتی بۆ دەرچوو لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر لەسەر بودجەی وەزارەتی پەروەردە بۆ شوێنەکانی دیکەش دەرچووە بۆ دوهۆک دەرچووە بۆ سلێمانیژە موافقەتانە دەرچووە بۆ گەرمیان بۆ وەڵەبجە بەڵام بە تەئکید قەزای خەباتیش لە زمنی ئەوانەیە کە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێرەوە نۆژەنکردنەوەی بۆ دەرەچێەوە. بۆ قۆناغی ئایندەش قوتابخانەیەک لێرە پێویستکە بە جۆرەی توانای حکوومەت ئێمە کاری نۆژەنکردنەوەی تیا ئەنجام بدەین.